بسم الله الرحمن الرحيم. الحمد لله رب العالمين، والصلاة والسلام على سيدنا محمد وعلى آله وصحبه أجمعين. خۆشەویستان، سەلام و ڕەحمەت و بەرەکەتی خۆی گەورەتان لێبێت لە بەرنامەی زانایان و ڕەمەزان بە خزمەت ئێوەی ئازیز و خۆشەویست گەیشتمەوە. ئەڵقەم جارەمانەچینە لە ناو شاری سلێمانی لە مزگەوتی حاجی عەلی هەرگێنەی پێنجوێن لە خزمەت مامۆستایەکی زۆر ئازیز و خۆشەویستە بین کە جەنابی مامۆستا مەلا محەممەدی بانیشاریە. ئازانم ئەم ئەڵقانەی ئێمە ئەم بەرنامانە زیاترمانەوێت ئەو مامۆستا عزیز و خۆشەویستانە بدوێنین کە سەردەمی هەشتاکان و ئەگەر بکرێ حەفتا و شەستەکانیان بینی بێت و لەو سەردەمەیە فەقێتی و حوجرە و مامۆستا قەدیمیەکانیان بینی بێت و زیاتر ئەو سەردەممان بۆ باس بکەن لەگەڵ ڕەمەزانی ئەو کاتانە و ڕەمەزانی ئێستا. بە ئومێدیەوەی کە ئینشاءڵڵا مانگێکی پڕ لە میهر و مەحەبەتی خوایی دەستەبەر بکەین و مانگێک بێت کە ئینشاءڵڵا سەرەتاکەی ڕەحمەت و ناوەڕاستەکەی مەغفیرەت و ئەخیرەکەی لێ خۆشبوونی خوایی و ڕەحمەت بارانی خواییمان بەربکەوێ ئینشاءڵڵا. فەرمونەڵقەی ئەم جارەمان. خۆشەویستانم، ئێمە لە شاری سلێمانی لە مزگەوتی حاجی عەلی هەرگێنەی پێنجوێن و لە مەنتقی کانیبا لە سلێمانی هاتینە خزمەت مامۆسایەکی زۆر عزیز و خۆشەویستمان کە جەنابی مامۆستا مەلا محەممەدی بانیشاریە و پێمان خۆش بوو لە خزمەتیانە کۆمەڵەوە توێژ و باس و خواسی ڕەمەزانی و ژیانی خۆی جەنابیان و بەسەرهاتی ئەوسای حوجرەکانی کوردستان و خوێندنی خۆیانمان بۆ باسکە. مامۆستاگیان، ئێمە بە خێراتین جناب دەکەین. طبعاً دائیمەن لەم بەرنامانە ئێمە پێمان خۆشە سەرەتا باسێکی ژیانی مناڵی خۆتمان بۆ بکەی، لەکوێ هاتوویتە دنیاوە، سەرەتای فەقێتیت کێ هەندەر بووە و لەکوێ خوێندوتە لە سەرەتایە. بسم الله الرحمن الرحيم. الحمد لله والصلاة والسلام على رسول الله محمد وعلى آله وصحبه ومن والاه. یاخوای ئێوەش هەر بەخێر بێن، دەستخۆشی لە جەناب شانەکەم لەم ستافە جوانەش، یاخوا بەخێر بێن. من محەممەد حامید محەممەد بانیشار، خەڵکی گوندی بانیشار، هەر عادەتەن جاران یەکی حوتی ساڵی 1970 لە گوندی بانیشار لە خۆرئاوای خورماڵ لەدایک بووم لە شارە زۆر. شارە زۆر حسابە مامۆستا شارە زۆر حسابە تقریبا بینی با بڵێن سنوورە بۆ هەورامی و بۆ بە تعبیری خۆمە بۆ سۆرانی. هەر لەوێ 1 و 2 3 ئیبتیداییمان لەوێ خوێند لە بانیشار، ئیتردا ڕاگوێزکراین بۆ مەجموعەی شاناری لە شانەی ئیدەماندا بە خوێندنی مەکتەب، بڵێن 4 و 5 و 6 هەر لە شانەری خوێندمان و دەرچوون بۆ یەکی متەوەستە، جاران وایە یەکی متەوەستە سەپێڵان حەوت. لەوێ لە یەکا بووین حوتی ئێستا بە ناوی حوتی ئێستا لە خزمەتی مامۆستا مەلا ساڵحی گڵێنە، خوالی خۆش و دەرەجاتی عالی بێ ئینشاءڵڵا. دەستمان کرد بە قورئان خوێندن، جاران بە یا فەتاح فەتحم بە، یا ئەڵڵا تەوفیقم بە، یا ڕزا ڕزقم بەید و ئەنجا بە ئەلفبێتێ دەستمان پێ کرد و سواز بۆ خوای گەورە لە ماوەیەکی دیاری کراوە مامۆستا قورئانی پێ ختم کردین بە نەرمونیانی خۆی و بە لەسەر خۆی و بە حوسڵەی خۆی. بەیانیانیش و ئێوارانیش ئەچوونە خزمەتی دەستمانە خوێند. دوای ئەوە هەر لە خزمەتی مامۆستا دەستمان کرد بە خوێندنی عەوامیری جورجانی، تقریبا زۆر جوان پێوتین مامۆستا مەلا ساڵح ئەوەی کە ئیزانی جوانی ئەوتەوە معلم و یعنی لەگەڵ ئەوە شاد جمعان بانگە کردینەوە، تەفسیری بۆ شەرحە کردین و هەرچەنە بە زۆر هێشتا ئیستیعابی ئەومان نەبوو، شت وەرگری نەمانتوان ئیستیعاب بکەین، بەڵام لەگەڵەوە هەر ئەو وازی لێ نەئێنان، شتی جوان جوان و قسەی خۆشی بۆ ئەکردین و باسی دینداری و ئیمان بەخوا و ئەوانەی بۆ ئەکردین. ئەحمەدیم لە خزمەتی ئەوە خوێند، عەوامیری شەرحەوەم لە خزمەتی ئەوە خوێند، فەتح القەریب تقریبا تا بابی زەکات لە خزمەتی ئەوە پێشی لەبەر ئەکردین، شتەکانی هەموو پێ لەبەر ئەکردین. کتێبێکیشی پێوتین ئەو کاتێ دکتۆر محەممەد بالیسانی ڕۆڵە پەروەری، ڕاستی کتێبێ جوان بوو بە شیعر، ئەوەشی پێ ئەخوێندین و پێی لەبەر ئەکردین. کتێبی چلچرای مامۆستا عەبدولکەریم دەڕیز بە ڕەحمەت بێ
ئەویشی پێ لەبەرکەین چل فەرموودە پێی خوێندینەوە هەمووی پێشی لەبەر کردین. من دوعای خێر هەمووشە دوعای خێرم بۆ مامۆسانە کردووە کە لە خزمەتیانە خوێندومە و ئیسفادەم لێ کردوون. ئیتر لەوێەوە من حەزم لە مامۆسا ئەحمەدێکیش هەبوو لە مزگەوتی پیان و مزگەوتی مەلاجەلال مزگەوتی ئەوبەکری سیدیق لە شاناری لێ کۆمەڵی فەقێش لێ بوون بازێکیان ئێستا بوون بۆ مامۆسای ئاینی بەڵام بازێکیان تەقەن لە وازیان لێناو مەشغوڵم بە کاسبی خۆیانە بەڵام هەردوو دینداری ماونەتەوە سوپاس بۆخوا لە خزمەتی لە ئەچوم ئامشێوانمە کرد و تێکەڵ بۆوانمە کرد و مامۆستا شێخ محەممەدی بەرزنجیش لە مزگەوتی گەوری شاناری لەوێ ئەویش وتاری ئەدا ئیتر زۆر دەوری زۆر جوانی بوو مامۆستا لە پێگەیاندنی فەقێ و حجرە و لەم بابەتانە ئێمەش ئیسفادەمان لێ کرد بەڕاستی. ئیتر من بڕیارمدا بچم بۆ حجرە عەرزی بەجا باوکم کاتێ قورئانم ختم کرد باوکم بیرم هێ داوەتێکی کرد ئەو کاتێ ئیتر من زۆرم پێخۆش بوو داوەتێکی کرد مامۆستا بۆ فەقێکانی ڕەفیقی باوکو زۆر هەندەر بوو زۆر پێخۆش بوو ئیتر کە من قورئانم ختم کرد بە ناوی ئەوە زۆرم پێخۆش بوو منیش پێم خۆش بوو مامۆستایش دەر پێی خۆش و دوعای خێران بۆ کردم و ئەوە قورئانم ختم کرد و ئەوە کتێبانم خوێند چوون بۆ ناوپارێز ئەمە لە ساڵی 83 لە ساڵی 83 یەکەم جار چوون بۆ حجرەی ناڵپارێز بۆ خزمەتی مامۆستا مەلا ڕەشید وەڵەسەمد مەشهور بوو لەوێ بوو چوونە خزمەتی ئەو سانە زۆر ساردیش بوو بالفعل ناڵپارێزیش وەک شانەری نەبوو ئەو سارد ئێمە ماڵمان شانی سارتر بووە زۆر ساردتر بوو لە خزمەتیەوە ماوەی ئازەم سێمانیە لە خزمەتیا بووم ئیتر هاتم بۆ سیروان بۆ مەجموعەی سیروان بۆ خزمەتی مامۆستا مەلا فەتاحی ئاروزەر لە مزگەوتی سەلاح الدین بوو مامۆستا حجرەیەکی کردبووە چەند فەقێ لێ لە خزمەتی ئامان خوێند و بەڕاستی یەکێ لەو مامۆستانەی کە ئیتر من سەرەتای ئیسفادە لێکردم و دوای مامۆستا مەلا ساڵح مامۆستا مەلا فەتاح بە ڕەحمەت بێ و خوا دەرەجاتی عالی کا و دوعای خێری هەمیشە بۆ ئەکەم و دوعا من جاویستم ئەو قەوسێ بڵێم لێ من دوعا بڕیارم داوە خوای گیان لە بینی خۆم و خوا وتمە خوای گیان هەر کەسێ بە هەر جۆرێ لە جۆرەکان هاوکاری من بوو بێ بەدەم منەوە بوو بێ نانی دەستیم خوارد بێ نانیانم خوارد بێ یا هاوکاری مادیان کرد یا معنەوی یا ئەو مامۆستا بەڕێزانەی کە لە خزمەتیانە ئیسفادەیەکم کرد بێ خوای بەشداری سونەتەکانم بن یا هەر شتێکی خێری بکەم لەم بابەتانە خوای ئەوانیش بەشدارکە ئینشاءڵڵا هەر بەشدارە بن. مامۆستا شێخ محەممەدی شێخ سەمیعیش بە ڕەحمەت بێ خۆی و ماڵ و مناڵی ئەویش لە مزگەوتەکە بوون بەڕاستی ئەوانیش کە جەنابەت کوڕی گەورەی مامۆستایت بیرمێ جەنابیش چێشتی بۆ ئەهێناین ئەو کاتێ مامۆستاژن یا ڕەبی دەرەجاتی عالی بێ و خۆی گەورە لی خۆش بوو ئینشاءڵڵا بەشدار بێ لە خێرەکانمانە لە ڕاستیە ئەویش هەر وەکو کوڕی خۆی وەکو مناڵی خۆی خزمەتی ئەکردین چێشتی بۆ ناردین ینی نیوەڕۆ ئێوارە بۆیە ناردین هەر شتێتیشمان پێویست وایە درێخیان لێ نەکردین خوا لیان خۆش بێ و دەرەجاتی عالی بێ ماوەیەکی زۆر لەوێ لە خزمەتی مامۆستا مەلا فەتاح حاوین بەڕاستی ئیسفادەمان لە مامۆستا مەلا فەتاح کرد لە عیلمە جوانەکەی لە مودەڕیسیەکەی لە معلیمیەکەی و لەگەڵ ئەوەشدا لە خزمەتی مامۆستا مەلا ئەحمەد کاکە مەحمووە بە ڕەحمەت بێ ئەو لە مزگەوتی گەورە بوو لەوێ خەتیب بوو مامۆستای دەورێکی زۆر جوانی ئەبینی مامۆستا مەلا ئەحمەدیش ئەویش ئەچوونە خزمەتی ئەو جارە دەرسمان لە خزمەتی ئەویش خوێند مامۆستا هەم بە وتارەکانی بە هەڵسو کەوت و مامەڵەی بە شکل و شێوازی بە نووسینەکانی بیرمێ یەکەم کتێبی سەربەسی لە ئیسلامە دەرچوو هەمومان زوو فەقێکان هەر ئەو کاتی کە کڕیمان هەر یەکسەر ئەو شەوە ئەو شەو ڕۆژە هەمومان تەواو کرد لە خۆشیە چکە کاتێک کتێب کەم دەرەچوو کتێبەکانیش هەموو بە تام بوون مامۆستا حەبیب کە نامیلکانی ئەنووسی ئیسفادەمان لێ کرد زۆر ئیسفادە مامۆستا حەبیب لەوێ لە مزگەوتەکە مەوعیزەی ئەکرد و ئامۆژگاری قوتابیەکان مزگەوتی سەلاح الدین بەڕاستی ئیسفادەمان لە مامۆستا حەبیبیش کرد یاخوا خوای گەورە دەرەجاتی عالی بێ ئینشاءڵڵا زەخیرەیە بێ و سەدیقەی جاریشە ئینشاءڵڵا بۆ ئەوان بە ئیزنی خوای گەورە چکە چەندین خەڵکی ئیسفادەی لێ کردووە لە سەرتاسەری کوردستانە و ئێمەش بە حکمی تەمەنمان کەم بوو لەوێ ئیسفادەمان لێ کرد مامۆستا لەوانە بوو کە زۆر ئیسفادەم لێ کرد تا تەسلیمە العالی و ئیزهار و تەسلیمە العالی و وەضع و ئیستیعارەم لە خزمەتی مامۆستا خوێند ئەنجا چوون بۆ هەڵەبجەی شەهید بۆ مزگەوتی مجموعەیانە بۆ مزگەوتی ئوسامە لە خزمەتی مامۆستا سەید نەجمەدین بە ڕەحمەت بێ ئەویش لە خزمەتی ئەوە بەڕاستی ئەویش زۆر ئیسفادەمان لێ کرد زۆر تقریبەن جامی و
جامیش لە مامۆستا مەلافەتاش بازێ دەستم پێ کرد جامی زۆرمان لە خزمەتی مامۆستا خوێند و دوای دەستمان کرد بە کافیەکەمان تەواو کرد و لەگەڵ ئەوە یعن و تالیبینمانە لە خزمەتی مامۆستا مەلافەتا حدەست پێ کردبوو لای ئەو وازانم بەرگی ئەگەر بیرم نەچێت و بەرگی لە بەرگی 2.5 بەرگی 2 بۆ 3 و 4 لە خزمەتی مامۆستا سەنجمەدین خوێندمان لە خزمەتی مامۆستا سەنجمەدینی زۆرمانەوە لای ئەو مامۆستا زۆرماینەوە دوای ئەو مامۆستا گەشت چوون لای کێ دوای ئەو هاتینەوە دووبارە لای مامۆستا مەلافەتاح و ئەنجا هاتین بۆ سلێمانی تر بەهۆی تۆپبارانی ئەو منتیقە هاتین بۆ سلێمانی منتیقە تێک چوو بەڵێ ئەو منتیقە تێک چوو هاتین بۆ سلێمانی لە مزگەوتی شەیدانی ئازادی لێوێ مامۆستا مەلاحمەی گۆمڵی لێوێ بوو ئیجازەمان لێ خواست لە حوجرەکەی ئەوە بووین و فقمان لە خزمەتی مامۆستا خوێند و بۆ نحو صرف و علمەکانی تر ئەچوین لە خزمەتی مامۆستا مەلا محموود ئازادی لە مزگەوتی هەنجیرەکەی جاران مامۆستا مەلا محموود ئەو کاتێ ماشەڵڵا ڕیشێکی ڕەشی جوان گەنج بوو ئیتر حەقەدە ئەویش ئیسفادی چاکمان لێ کرد مامۆستا عەبدوڵڵای هەنجیرەکەشە تەشریفێنا بۆ ئەوێ خوا لێیان خۆش بێ ئینش لێی خۆش بێ و شفای مامۆستا محموود ئازادیش بدا و خوای گەورە تەمەنی پڕبەرەکەت کا و کە کەسێکی کاریگەرە ماشەڵڵا و کۆمەڵگا لە خزمەتی ئەویشا زۆرمان خوێند سوپاس بۆ خوای گەورە دوایی بەرەو هەڵەبجە بەڕێکەوتینەوە چوونەوە مزگەوتی ئوسامە تا ئەو ڕۆژەی کە کیمیابارانەکە هات واتەی کیمیابارانەکە هات من لە هەڵەبجەی شەهیدا بووم بەڵێ لە کیمیاکە لە هەڵەبجاوی ماوەسا لە کیمیاکە ڕۆژی کیمیاکە من لە مزگەوتی چون بە لای فەقەکانی مزگەوتی شافعی لای مامۆستا عوسمان و مامۆستا عەبدولکەریم و ئەو فەقیانەوە لە مزگەوتەکە بوون چەند فەقێکی تر بوون وڵای با من پرسیارێکی ئەوە لێ بکەم ماوەسا تا ئیسم یعنی وەکو طالبێکی عیلم وەکو فەقێیەک بڕوا ناکەم کەسم گوێ لێ نەبووە باسی خۆی بکە بڵێ من فەقێ بووم لە هەڵەبجا و کیمیایەکە بەسەر هەڵەبجا کرا جەنابەت وەکو مامۆسایە وەکو فەقێیەکی ئەو کاتە کیمیایەکە چۆن بووە چۆن دەرچوون ئەگەر بە کورتیەک باسی بکەیت کورتی باسیەکەم لە خزمەتم ئێمە لە نوێژی نیۆڕۆ تقریبا ماوی بۆ نوێژی نیۆڕۆ قەدەرن ئەو ڕۆژە هێلکەی کوڵاو بوو لە مزگەوتی شەهیدا شافعی لای مامۆستا مەلا عوسمان مزگەوتی مامۆستا عوسمان تقریبا تەشریفی بەڵێ لێوێ نەمابوو بەڵێ هێلکەی کوڵاو لەگەڵ نانە خواردمان و ئیتر خۆمان ئامادەکردم بیرمێ ئەوام کرد بۆی بچم دەستنوێژگرم نیۆڕۆ ئەوام کرد بچم دەستنوێژگرم و ئیتر تیارە ها جاجارە و تەبیعی بوو ئەم جارە کە تیارە هات ئەو لە پێشە ئەو جاریان و لاپاڵمێکی کێشا بە ئەڵجا ساروخێن کێشا بە لای سەرا بۆی خەڵک ئیتر ئەوە زۆر تەسیری تێکردین ئێمە حجرەکە تەبەدۆرەکان کەوتنە خوارە و دەرگاکان پەنجەرەکان شکان ئیتر ژێرزەمینێکی و چون ژێرزەمینەکە ئیتر هەر توانم بڵێم 3 دقە 4 دقە 5 دقە نازانم ئەبوو یان نە ئیتر تیارە ئەهات و کیمیایی ئەدا خەڵک هاتنە خوارە و بەرینانیان ئەهێنا و پیاوە هاتن ئافرەدە هاتن و هەیە و دەرەچوو هەبوو لای ئێمە هەرمایەوە ئیتر ئەن و کیمیاوی خۆ نەمانزانی کیمیاوی چیە ینی زۆر لە ئەمانەوە زۆرمان تا بانگی مەغریب ئیتر بەردەوام کاتینە دەرەوە بەڵام ئیتر بە شکڵێکی تر بۆ نەها نەمانزانی بۆن چییە خوایە تەلی عمودەکان کەوتنەتە خوارەوە عمود شکا بوو ڕوخان بینی کەوتبوو لیان نەمبینی بەس لە دوور بە لیانی لەو نزیکانە نا بەڵام لە دوور بینیم ئیتر خەڵک کەوت و حرمەتمە مانگا کەوت بوو ئەوانەمان بینی من مەڕم بینیەوە چاوی خۆم تا ئێمە کە ئەم قسانە ئەەکەم دەمە مەغریبە ئەوتە بانگی مەغریبی دا و نێژمان کرد لە ژێرزەمینەکە بۆی دەرچوین کارێ بەرەو جەریڵا ڕۆشتی بەرەو عەنە بە ڕۆشتین وتیان بگەڕێنەوە کیمیایی لێیاوە بالفعل کیمیایی لە عەنە ئیتێن بەرەو جەریڵە ڕۆشتین کاتێک کە ڕۆشتین لەو کاتە تیارەها لەگەڵ تیارەها ئێمە 6 فەقێ بووین وتمان کاکە با دەستگرین بە دەستی یەکەوە بۆی ون نەبین ئیتر لاماندا لە جاگەت قەرەباڵغ بوو سیارە و قیژەی ژن و مناڵ و هاوار و گریان و هەموو ئەوانەی تر مەگەر لە قیامەت تا بە دیکۆمنتەکە ببینینەوە ئەنجازان چ حاڵەتێ بوو باوەڕ بێ ڕۆشتین پێمان ناوە بە جەنازە تاریک ئێمەش لە تەمەنێکی کەما ئێستش ئەو سامە هەر لە مێشکمایە کە پێمان ناوە بە جەنازە نازانم عسکەر بوو خەڵبوو نازانم ئێمە ئەڕۆشتین ئەوە حاڵمان بوو بە دوو ڕۆژ و دووشە و جاگەشتێتە ئێران مامۆستاگیان لای چ مامۆسای ئیجازەت وەرگرت قرار بوو لە مزگەوتی ئوسامە لە خزمەتی جەنابی مامۆستا مەلا سەینجمەدینە بە ڕەحمەت بێ ئیجازەوری مازەوانسا تەشریفی ئەو قەدەری خۆوا بوو ئەو وەفاتی فەرموو
ئیتر مامۆستا مەلا ئەحمەدی شافعی دکتۆر ئەحمەد شافعی من و چەند فەقێیەکی تر لە خزمەتی ئەوە ئیجازەی مەلایەتی من وەرگرت. ژیانی هاوسەرەتیش مامۆستا لەو کاتا تقریبا لە ساڵی 92 مانگی 1/94 مانگی 2/94 من هاوسەرگیریم کردو مانگی 2/94. مامۆستایان ئێمە حەزەکەین بڵین مامۆسایانی بەڕێز سەرجەنابتان ئەو سەردەمەتان بینەوە ئێستێشە بینن ڕەمەزانی ئەو سا لەگەڵ ڕەمەزانی ئێستا کامیان یعنی ئەگەر مقارنەیەکی بکەن بۆمان بە کورتی چۆن بوو؟ ڕەمەزانی ئەو کاتێ ڕاستە خەڵکێکی کەم لە مزگەوت تا ئەمایەوە بەڵام لە ڕاستیا هەر ڕۆحەتێکی تایبەتی هەبوو نازانمەها چۆنەڵێن شووتی جاران بۆنی عجیبی و شووتی ئێستا بۆنی نییە خیاری جاران بۆنی خیاری ئێستا بۆنی نیە پرتەقاڵ و سێ و هەمووانی تر بڕاب کە ڕەمەزانی ینی جەوی ناو مزگەوتەکە و عیبادەت و ئەوانە زۆر تامەزۆری تایبەتی بوو نازانم ئێمە ئێوە تێر نەبووین ئێمە بیلفعل هەر مامۆستاکان قسەیان کرد من خۆم وەکو خۆم باوەڕ بێ دانیشتم هەر مامۆستای قسەیە کرد لە ئەلفۆتایە نەمەش هەناسەکەشی فەوتێ هەموو تەرکیزمە کرد چەندین حەدیثم لەبەری ئێستاش بەهۆی مەوعیزەی مامۆستاکان و یا لە مزگەوتەکانە لە خۆپا جمعیان کردووە ئەوەنە بە تەسیر و بە تەواوی یاد گرتووە تەواویم لێ ئەگرت و ئیسفادەم لێکردن بەڕاستی مامۆستا شتێک کە لە ژیان تا سباسی کیمیاکەت کرد کە بەڕاستی و کاریگەری زۆری هەیە لەسەر هەموو تاکێکی کورد کە لەو سەردەما ژیان بەتابەتیوانی لە هەڵەبجا بوون و لەو مەنتقا بوون بەس شتێک کە زۆر کاریگەر بێ لە ژیانی تۆ بیرن نەچێت و حەز بکەی باسی بکەی بۆمان و خەڵکیش ئیسفادەی لێ بکەن چییە؟ هەڵبەت چەند شتێکم هەیە بەڵام یەکی لەوانەیە گەڕمەجارە پێشەوەی بچمە سەر بابەتە لە مزگەوتی حەمی حاجی ڕەشید خوا لێویش خۆش بێ و کە مزگەوتی دروست کردو لە خزمەتی جناوی مامۆستا مەلا موساش زۆرم خوێندووە و زۆر ئیسفادەم لێ کردووە خوێندنی کۆتاییم تقریبا زۆرین لە خزمەتی مامۆستا موسا و مامۆستا بەڕێزانی تر کە لەوێ بوون ئیسفادەم لێ کردوون لە خزمەتیان خوێندوم باوم لەبیر نەچێ یەکێ لەو شانەی کە زۆر کاریگەری بوو لەسەر ژیانم و ئێستش لەبیرم ناچێت چەندین باسم کرد تەحەدوث بە نیعمەتی خوا و ئەما بنیعمەتی ڕەبیکە فحەدیث لە باریکە بووین ماڵمان لە مەجموعی باریکە بوو ساڵی 90 ئەم باسەکەم 91 ببوورە لە ساڵی 91 گرانیە زۆر ناڕەحەتین من کوڕی گەورەی ماڵ بووم باوکم دایکم تەبان نەما بوو باوکم نەخۆشکە و خوافتکە ئینشاءڵڵا لە مانگی دا باوکم نەخۆشکە و من هاتم بۆ سلێمانی هەفتانە لێرە بووم و ئەگەڕامە بۆ باریکە کە ئەچوومە باوکم ئەبینین هەر چاک نەبووە پێم سیر بوو ینی زۆر ناڕەحەت بوو لام زۆر بێتاقەت بووم ئیتر ئەوەنە دەستشمان ینی هەم بە عام خەڵکو و هەم ئێمەش ئەوەنە دەستمان کورد بوو نەمانەتوانی کە وەکو پێویست بین بەولا بۆلا ئیتر ئەو خەڵکەی کە دڵسۆزان هاوکاری و بەدەمەوە بوون و خزمەتی ئێمە باوکمانیا کرد و جمعەیەکانی تر پاکم کەوت لە ڕووی مادیەوە ڕۆشم ناهە لە یەک کەس بیڵێم چوومە بۆ معهدی ئیسلامیە کە لە معهدی ئیسلامی لە خزمەتی مامۆستا حسێن مدیر بوو چوومە خزمەتی و دڵم پڕ بوو وتی بۆ چێگری وتم توانام نییە بێم بخوێنم وتی ئاخر بۆ وتم لە ڕاستیە لە ڕووی مادیەوە ناتوانم هیچ توانام نییە وتی ئیت چی بکەم چی بۆ بکەم من دڵم پڕ بوو وتم بەس غایبم مەدە خۆم کاتی امتحانەکان ئێمە امتحانەکەم و بەستر نایەمەوە هەفتەیە دەیوتی بێخەمە من امتحان من غایب نادەم کە چووم بۆ باریکە لەو هەفتە نەهاتمەوە باوکمتی محەمەوە بۆ ناڕۆیتەوە داوام تم باوکە گیان پەلەم نییە جارێکە هەفتە نیمە داهاتوە هەچمەوە ئینشاءڵڵا جابیرمی عەسرێکیان بوو میوانێکمان هات ئیتر فەرشی ژێرمان فرۆشتووە سەلاجەمان فرۆشتووە تەلەڤیزیۆنمان هیچ نەبوو شتی سادەمان مابوو میوانێکمان ها حەج لە ماڵی ئێمان نییە میوانێکمان هاوتی مامە حامی وشتی بەڵێ وتی وڵی تۆ گۆشت بۆی گۆشت ناخۆی گۆشت خۆی گۆشت لەوە چێ تۆزێ منە ئاوێتەوە تێوتەوێتەوە ئیتر ئەو کابرا ڕۆشت و ئەگەر نزیک بوومایە دەستمە نابە دەمیا بۆ خەتیری تۆ چۆن ئەقسە گۆشتی چی ئەو ڕۆژ و باوکم وتی محەمەوتم بەڵێ وتی بۆ ڕاستکا بۆ ناچینی کیلۆ گۆشت بێنی بەڵکو کێڵە شفانایە تر کەوایوت کسپە لە جەرمەوە زۆر ناڕەحەت بووم تم باشە باوە گیان هاتمە دەرەوە هۆدەی بچووکمان هەوو دڵم پڕ بوو چوومە ژوورەکەی تر چوومە ژوورەکە و دەستم کرد پاڕانەوە گریانێ بە کۆڵ ماوە دەرگاکەم پێوەدەوەی کەس پێم نەزانێت توانم بڵێم من نیو سعات گریاوم پاڕانەوەی بە کۆڵ خوایە پێی بەها نامانەوە ئەگەر بێت و باوکم ئاوا بمرێ لەوەشێت قەلزم دەرنەچێت
نیو سعات من گریام و پارانەوەیکی بە کوڵ زۆر پارام ئەمە یوجیب المضطر إذا دعاه وڵا گریانم نەما و چاوم فرمێسکان تەواو و چاوم سڕی و هاتمە دەرەوە بە خوشکە بچکۆلەکەم وتم دادەگیانەچم تا بازار و ئەگەڕێمەوە دی باشە کاکە بڕۆ لاوم بۆ پێڵاوەکان مەگەڕام کۆمەڵێک قاز و قوڵنگ بە ئاسمانە هاتن لە ئەو کاتی تر پێشمەرگە زۆر بوو هەموو هینەکان هەبوون تەقیان لێکردن عادەت و تەقیان لێکردن دانەیەکیان یاعتیادی بەرکەوت و سوک هابوو حەوشەکەیە سبحان الله قەدەون لەبیر ناچێتەوە هەمیشە داواکەم لە بخوایە ئێمە قازە کەوتە ماڵیەوە لە ئاسمانەوە ئەوە زۆر تەسیری ینی ئەنجا بیرم کردەوە سەرتان بڕیمەوە ئەوەی کە زۆر تەسیری تێکردم کە ئینسان قەت ناومێد نەبێ کاتێک کە خوا دەرگاکان داخران دڵنیا بە خوا ئەوێ زۆر لی پاڕیتەوە و مەحاولە بکە ئیتر من لەو کاتی و فێر بووم بۆ هەر کارێ بۆ هەر ئیشێ پارانەوە زۆر مهمە چەکێکی زۆر بەقووەتە عەلی تەنتاوی ڕەحمەتی خۆی لەبێ فەرمێ پارانەوە دەسی لێ بەرمەدەن چکە وەک ئەو وایە قوڕی بکێشی بە دیوارە ئەگەر قوڕەکەش نەنیشێ بە دیوارەکە و ئاسوارەکە جێڵێ یەقینە جێڵێ ئەفەرمێ لە قسەیەکی تیا فەرمێ وەک مناڵ بگریان ها مناڵ ئەگەر حرمەت بێت تەڕبوو ناو بێشکە وازانێ حتا ئەگرێت تا دایکێچێ بەلایەوە فەرمی وازمێنن دڵنیا بەخوایەت خوا ئەوێ تۆ زۆتر پاڕیتەوە زۆر لە فەرمێ لە دەرگا بدەن وەک خەڵک نا لەسەر ئەرزا سێجار سنەتە و دوای ئەوەی تر خۆش زۆر لێ بە یەقینەی کاتەوە بەڵام ئیتر کە دەرگاکانی هەموو داخست ئاگادار بە دەرگاکانی تر دڵنیا بە دەرگای لای خۆیان کاتەوە منی لەو معاناتە ڕزگارم کرد ئیتر سپاس بۆ خوای گەورە الحەمدولله ئەوەندە سێقەم بەخوای گەورە چەندین جاتر کەیتر بە کەڵکی وەگەڵی وتن نایڵا ڕزگاری کردم سپاس بۆ خوای گەورە هاتۆ بەنام بەڵام مەبەستم ئەم نقطەیە ومێ دەکەم کە هەر کەسێ هەر کێشەیە هەر مشکلێ هەر شتێک یا هەر ڕۆژێکی کرد دڵی مرتاحە یەکێ لە ئیشەکانی لە ڕۆژانە شەوە هەر کاتێ بێ پارانەوەی زۆری بێ مەرجنی هەراوە دەستکەیتە ڕوو وەکی تر بەڵام ئینسان بەدەم ڕێگەوە دڵی خوا یەقینە نیەت زۆر جوانم ماوەسەگیان ئەم مامۆسا قەدیمیانەی کە جنابتان لە خزمەتیان نابوون یان ناوتان بیستون مەناقیب و ئاکار و هەڵس و کەوت و مامەڵی زۆر جوانیان هەبووە ینی بگرە زۆر جار جنای باوکم بەڕەحمەت بێ لەگەڵ باوکی جنابتان و بینەرانی خۆشەویست فەرموو هەموو ساڵێ هەموو جارێ فەرموو من زۆرێک لە سونەتەکان ئەخلاقی جوان هەڵس و کەوتی جوان لە مامۆسا مەلا ساڵحی ژاڵە ناوی لە دەربەنی خان کە لە خزمەتی هەبووم و فەقی ئەو بووم لەو ئیسفادەم کردووە ینی ئەیوت زۆرێک لەو شتانی ئێستا من ئەیکەم هی ئەوە جنابتان یەکێک لەو مامۆسا بە ڕێزانە یاخود شتێکتان لە بیر بێت کە بیست بێتتان بەڵێ تقریبا لە هەمویان وەک جنابەت فەرموو لە هەمویان ئیسفادەم کردووە یەکێ لەوانەی کە ئیسفادەم لێ کردووە مەسەلەن مامۆستا سەنجبەندون بە ڕەحمەت بێ سیفەتی عەجیبی بوو بۆ نمونە ماندوو نەئەبوو یعنی چەنێ من تەلەبایەتیم کردایە ئەو ئامادە بوو مامۆسایەتی بکە و دەرسم پێ بڵێ ئەنجا ڕێزی ئەمەی زۆرە گرت ئەنجا لە مزگەوت تا شخصیەتی تایبەتی هەبوو قەت عیزەتی نەفسی هەبوو دینارێ لە گیفانیە نەبووە ئامادە نەبوو بکڕوزێتەوە شتێ بەرامبەر بنە ئەو نەعیزەتی گەورە و جا شتێز لەوانەی کە زۆر پێی معجەب بووم ڕۆژێکیان جەماعەتێ لە هاواریەکان هاتن سێ چوار پیاویان هاتن چوونە حوجرەکەی مامۆسا و ئیتر من هەلێ وەساوم پێم سیر بوو مامۆسا دوای ئەوان هاتن چاوە چارێکی هاتنە دەرەوە چوومە خزمەتی وتم مامۆسا ئەوە چی بوو هەچی هاتن وتیوا هاتون چون ژنیان بۆ مارە بڕم ئەوتم مامۆسا چۆنە چی وتی نەچم وتم ناوەڵا وتی دێنی وەرەدانی شەبا بۆ باسکەم بۆی باس کردم کە ئەمە لە قیامەتە لە خزمەت خوا شکاتەکەنەوە خوایە ئەو نەهاو سێنرەندی نەهاو فڵان کەس نەهاو فڵان کەس نەهاو ئیتر ئێمە چی بکەین چین بۆ لای کێ لەبەرەوە من پێم وتون ئەچم ئێم شایەتمانیان پێێنم وەلحاصڵ ئامۆژگاریان ئەەکەم کۆمەڵی قسە دەم بە گوێیانە بۆ قیامەت ژنەکە مارە بڕم جام بەسم وەیە دوای وتم وەڵام مامۆستا بڕۆ مەمەسم ئەو مامۆستا خوانەکە یا گدنک لێ تووڕەبوونی نەبوو دای نیشانم جوان تێیگەیانم تەواضوعی مامۆستا مەلا فەتەح شیک پۆشی و بەهەیبەت و جوانی مامۆستا شێخ محەممەد شێخ سەمیع مامۆستا ئەحمەدی کاکە مەحموو مامۆستا مەلا عوسمان کەیتر ئەچوون بۆ حوجەی بەلا خزمەتی مامۆفەقیەکانی مامۆستامان نەبینی هەر تایبەت یعنی تێر سیرمە کرد
ڕیشسپێ جوانەکەی نورانیەکەی خواناسیەکەی کە نوێژێ کرد و دوای دەستی ئەلەرزی ئەوە هەمیشە ئەوم بە لە حەزەوەمە کرد کە سڵاوە پێش سڵاو تەحێتەکەیتەوە پێش سڵاودانەوە یەک هەناسەی قۆڵی هەڵە کێشا ئێسش دیمەنەکەی لەبەر چاومە مامۆستا مەلا موسا یەکی ڕەوانی کە زۆر ئیسفادەم لێ کردووە لە هەڵسوو کەوت و مامەڵی تەعاملی لەگەڵ خەڵکا وەڵام دانەوەی ئامۆژگاری ئیسفادەم زۆر لە هەمویان کردووە. مامۆستاگیان ئێمە زۆر خۆشحاڵ بووین هەرچەندە دیمانەکەمان کورت بوو بەڵام هەمتر وتە جوانەکانی جنابت و بەرەکەتی ئەم مزگەوت و هیچ جنابتان و بەرەکەتی مانگی پیرۆزی ڕەمەزان بەڕاستی زۆر ئیسفادەمان لە وتەکانی جنابە کرد خۆی گەورە پایدارتان کە زۆر خۆشحاڵ بووین کە لە ئەم بەرنامەیە لە خزمەت جنابتانە بووین. یاڕەبی ئێوەش بەخێر بێن و مەمنونی جنابتانم کە جنابتان منتان بەسەر کردەوە دەستخۆشیتان لێ یەکەم یاخوا پایدار بن دەستخۆشی لەو ستافە جوانەش ئەەکەم یاخوا ئەوانیش موفەق بن جندی مەجهولن پشتی کامێرا خوا لاشیان ساکا و هەموو جنابتان و هەموو بیسران و بیرەنانیش خوای گەورە هەموو لای موفەقا و خۆماوسا ئێشتوان بێنێ ئێرە ینی لەگەڵ ئێمە بن لە مەژووری دەرەچێتوان خی گەورە دەستخۆشی لە بەخێر بێت زۆر سۆسپاس بۆ جنابتان. خۆشەویستان تا ئەڵلقەیەکی تر و بەرنامەیەکی تر لە خزمەتەوەی ئازۆ خۆشەویستە بە خۆی گەورەتان ئەسپێرین خواتان لەگەڵ.